دەست بە و بەرپرسیاتی بکەین هي منە مانگە ڕاگرین یادێکم بۆ حەسەی نەمر ئەکرێتەوە لێرە هەردوو گۆرانی بێژی دەنگخۆش کە ڕێبازی حەسە زیرەکی نەمریان گرتووە کاک سامان زیرەک چەپڵەیەک وە کاکە سامان کاک ئەحسان زیرەک بەڕاستی گوێتان لێیانە بێدەم ڕۆزان دەچێڵێن کاکە سالیمە جی وەکو باسمان کرد ئەو ژێشێک بەدەوری کات خۆی گۆرانی حەسەن تۆ ئەوە یەکێکە لە هاوڕێکۆنەکانی حەسەنیش هەموو لایەک بەخێر بێن لەناوەش کاک سەڵاح ئەرشیپێکی گەورەی حەسەن زیرەکی پاراستووە لە وێنەکان لە تۆماری دەنگ لە سیدی لە بەرهەمی کۆن دوایە توان هەمووتان چێژ لە وێنەکانش ببینن بەس ئێستا سەرەتا دەستگەین بە هانکەمان ئەوم بیر چوو ئەم هونەرمەندە ژەنیارە بەتوانانە کاک حامید کاک جەمشید بە نەی کاک غەفور چیمەنی بە باڵەبان کاک ئەرین ئەو برا خۆشەویستە کاک نەهرۆ هەموو بەخۆ بەخش لێرە ئەمڕۆ ئامادەن سوپاسیان دەکەم هەڵوێستێکی جوانە کاک سامان زیرەک سەرەتای ئاهەنگەمان بۆ ڕازێنێتەوە ئەتوانێت هێر لە شوێنی خۆشتەوە شوێنە زۆر جوانە باگراوە ئەتوانی بێت ئێرە
كمل غدا غوض مرق نبيه
یادی کەڵە هونەرمەندێکی هەمیشە زیندوو لەناو میلەتی کوردە باوکاری ئەو هونەرمەندە خۆشەویستانە ئەو برا جوانانم و کاک سڵاحی خۆشەویست و کاکە جەزای ساز و خۆشحاڵم بتوانین ئەم ئێوارەیە بۆ بەڕواگرنی یادی ئەو کەڵە هونەرمەندە ساتێک ئارامی بە ڕووخەکانتان ببەخشین. هیوادارم هەموو ساڵێک ئەم یادە بەرز و پیرۆز ڕابگرێ و هەموو ساڵێک بە جۆش و خۆشتر و لە شوێنێکی بەرفراوانتر و گەورەتر ئەم یادە بەرز و پیرۆز ڕابگرین. هەر شاد و کامەران هەزاران سڵاوش بۆ ناڵەشکێنەی بۆکان، سڵاو بۆ ئەو کەسانەیش کە بایەخ بە هونەری ڕەسەنی کوردیەدەن. هەر شاد و کامەران بن.